کانی هێرشەکانی سەر پاریسی پایتەختی فەڕەنسا مەش لە کاتێکدا دێت شەوی هەینی ڕابردوو لە 6 ناوچەی پاریسی پایتەختی فەڕەنسا ژمارەیەک چەکدار و خۆکوشت چەند هێرشێکیان ئەنجامدا و بەهۆیەوە 129 کەس کوژران و 352 کەسی تریش بریندار بوون. بەڵێ بەڕێزانەوەی کایبینن ئەو ئۆپراسیۆنەیە کە پۆلیسی فەڕەنسا دایناوە بەمبەستی ئەوەی کە ئەو گومان لێکراوانە بگرێت کە بەهۆی ئەوەی شەوی هەینی ڕابردوو لە 6 ناوچەی پاریسی پایتەختی فەڕەنسا ژمارەیەک چەکدار و خۆکوشت چەند هێرشێکیان ئەنجامدا و هەروە پۆلیسی فەڕەنساش ڕایگەیاندۆ لە بەرەبەیانی ئەمڕۆ ئۆپراسیۆنەکە دەستی پێکردو لە ئێستادا 2 گومان لێکراو لە باڵەخانەیەکدا لە باکووری پاریس گەمارۆدراون. پاش هێرشەکانی سەر پاریسی پایتەختی فەڕەنسا کە هاوکات بوو لەگەڵ یاری نێوان هەڵبژاردەی فەڕەنسا و ئەڵمانیا ئەمە لەو کاتەیە بوو کە تەقینەوەیەکی زۆر بەهێز لە نزیک شوێنی یاریەکە ڕوویدا و بەهۆیەوە 129 کەس کوژران و 352 کەسی تریش بریندار بوون. هاوکات بەشێک لە وڵاتانی ئەوروپا ڕێو شوێنی ئەمنی توندیان گرتوۆتە بەر لە چوون و هاتنی گەشتیاران یاخود گەشتەکانیان بۆ وڵاتانی ئەوروپا ئەمەش بەهۆی ئەوەیە کە کردەوەی تیرۆریستی لەو شێوەیە دووبارە نەبێتەوە و ڕێگریان کردووە لەو کارانە جارێکی تر دووبارە بێتەوە هەر بۆ ڕێگریکردن لەو کردەوانە
بەڵێ بەڕێزان ئەوانەی بینیتان ئەوە وێنەی ئەو ئۆپراسیۆنێک کە هێزانمنیەکانی فەڕەنسا دەستیان پێکردو بۆ بەمبەستی گرتنی ئەو گومان لێکراوانەی کە ئەنجامدەری کردەوە تیرۆریستیەکەی شەوی هەینی ڕابردوو کە